شوقي بأن أحيا مطيع لله خالقنا البديع وأضم نور كتابه لكنني لا أستطيع اقرأه في قلب خشوع. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، کۆتا خاڵ ئەگەر باسی بکەین، باسی ئادابی قورئان خوێندنەوە کە گەورەترین خاڵە و هەموو قورئان هاتووە بۆ ئەوەی کەوا ئێمە ئیش بەم قورئانە بکەین، کەوا گەورەترین خاڵ لەوەی کەوا ئادابی قورئان خوێندنەوە بێت، پێویستە ئێمە موسڵمان ئیش بەم قورئانە بکەین. خوای گەورە لە سوورەتی صەف دەفەرمێت: یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون. کەواتە تۆ کە قسانێک دەکەیت بۆ جێبەجێی ناکەیت، بۆ لە خۆتیدا بەدی ناکەیت. دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خودای لەسەر بێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان خلوقه قورئان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخلاق و ڕەوشتەکانی هەموو قورئان بووە، کەواتە قورئانی جێبەجێ کردووە لە خۆیدا. بۆیە ئێمەش پێویستە لەسەرمان کاتێکەوە قورئان دەخوێنینەوە بۆ کارپێکردنە، بۆ ئیشپێکردنە لە کار و کردەوەکانی ڕۆژانەماندا جێبەجێ بکەین. چونکە ئەگەر تۆ کاتێکەوە قورئان دەخوێنیتەوە جێبەجێ نەکەیت، بە خۆت نەعلەت لە خۆت دەکەیت. کاتێکەوە بەسەر ئەو ئاەتاندا تێپەڕ دەبیت کە خوای گەورە دەفەرمێت: فنجعل لعنة الله على الكاذبين. ئەگەر تۆ کەسێکی درۆزن بیت و درۆ بکەیت، ئەوە بە خۆت نەعلەت لە خۆت دەکەیت. هەروە لە ئاەتێکی تردا خوای گەورە دەفەرمێت: ألا لعنة الله على الظالمين. ئەگەر تۆ کەسێکی ظالم بیت و زوڵم بکەیت، بۆ مانایکەوە هەر شتێک تۆ لە بەردەستتدا بێت و هەروە ماڵ و خێزانت و هەروە منداڵەکانت ئەگەر زوڵمیان لێ بکەیت، ئەوە تۆ کەسێکی زاڵمیت، هەر شتێک لەژێر دەستتدایە زوڵمی لێ بکەیت، ئەوە بە خۆت نەعلەت لە خۆت دەکەیتەوە. بۆیە پێویستە ئێمە ئەم قورئانە جێبەجێ بکەین و لە کار و کردەوەکانی ڕۆژانەماندا لە خۆمانی بەدی بکەین. چونکە ئەم قورئانە ئەگەر تۆ جێبەجێ نەکەیت، کەواتە خوێندنەوەت بۆ چییە؟ پاداشتی خوێندنەوەت بۆ چییە؟ چونکە هەر کاتێک کە تۆ قورئان دەخوێنیت، هەر حرفێکی ئەم قورئانە بە 10 چاکەی هەیە. یعنی تۆ هەر حرفێکی ئەم قورئانە دەخوێنیت 10 چاکەت بۆ هەیە. بەڵام ئەگەر هاتو تۆ ئیش بەم قورئانە نەکەیت، کاتێکەوە دوو حکم کەوتە بەردەست، حکمێکی دنیایی کەوا یاسا و قانون بێت و حکمێکی خوای گەورە و حکمی شەرعە، تۆ چیانیان جێبەجێ دەکەیت و ئیمانی خۆت لەگەڵ ئەم ئاەتانە بەراورد بکە. ئەگەر تۆ حکمی خوای گەورە هەڵبژارد و ئاەتەکانی خوای گەورە هەڵبژارد، کەواتە تۆ کارت بەم قورئانە کردووە. بۆیە داواکارین لە خوای گەورە ئەم کردەوە چاکانە بیکاتە بە تەرازوی چاکەکانمان، لەگەڵ پیاو چاکان و خۆشەویستانی خۆی حەشرمان بکات، بە بەهەشتی پان و بەری شانمان بکات. السلام عليكم ورحمة الله وبركاته. حتى أذوق حلاوته ليكون لي يوما شفيع لكنني لا أستطيع. رتله في فكر عميق واقرأه في قلب